ئەو کەسانم بۆ دەژمێرێت کە لە گوندەکەی بۆەوەی نەخۆشی شێرپەنجەوە گیانیان لەدەستداوە. ئەبوبەکر دانیشتووی گوندی کانی شەیتانی سنووری ناحیەی بازیانە نزیک ساڵێک دەبێت خێزانەکەی بۆەوەی نەخۆشی شێرپەنجەوە گیانی لەدەستداوە. ئەم نەخۆشیەکە بڵاو بۆتەوە لە 2014ەوە بۆ 15ەوە کە ئەم ئەحمەد شیشە دانراوە لێرە ئەم دووکەڵە ئەکا بەسەر دەیەکەیە زیاتر ئەم نەخۆشیە لەو کاتەوە بڵاو بۆتەوە بەسەر دەیەکەمانە چەند کەسێک بۆ نەخۆشیێت یاچووە هەتا ئێستا چەند کەسی کە ئێستا نەخۆشن هەر بەو دەردەوە ئەتلێنەوە. بەتەنها لەم گوندە توشبانی نەخۆشیەکانی شێرپەنجە نییە بەڵکو لە سنووری ناحیەکە بەگشتی ژمارەکە ڕوو لە زیادبوونە بە جۆرێک بە گوێرەی داتاکۆکراوەکانی ڕێکخراوە ژینگەیەکانی ناوچەکە 2500 کەس تووشی نەخۆشیەکانی شێرپەنجە و کۆندا مێناسە و نەخۆشیەکانی چاوبوون. ئێستا ژمارەیەک ڕێکخراوی سنووری ناحیەکە زیاتر لە 2000 واژویان کۆ کردوتەوە و لە دادگای سکاڵای یاساییان دژی و کارگە و کۆمپانیانە تۆمار کردووە کە بوونەتەوەی پیسبوونی ژینگەی ناوچەکەیان. داوای یاساییمان لەسەر ئەو کارگانە تۆمار کردووە لە دادوەری گشتی سلێمانی بەڵام بەداخەوە نە فەرمانگەی ژینگەی سلێمانی نە دادوەری سلێمانی و نە ئیداری بازیان ئیجابی نەبووە بۆ وەڵامێکی ئیجابی ئێمە و ئیجراعاتێک نەکراوە کە ئێمە دڵمان پێی خۆش بێ. بەرپرسانی ئیداری ناحیەکە دەڵێن چاودێری تەواوی کارگە و کۆمپانیاکان دەکەن و سزای ئەو کارگە و کۆمپانیانیان داوە کە بەدەر لە ڕێنمای ژینگەیەکان کاریان کردووە. بۆ ئێستا ئێمە پێمان وانییە و مەترسی هەبێت کە باس ئەکرێت و لە هەندێک کات و کەسانێک باسی ئەەکەن بەڵام پێویستە بۆ پلان و بەرنامە هەبێت بۆ مەدایەکی دوور کە ئەم کارگانە کاریگەری خراپ دروست نەکەن و ئەگەر بێت و پلان و بەرنامە نەبێت پێم وایە لە مەدای دوورە کاریگەری خراپ دروست دەکەن و لە دوای ساڵی 2023ەوە بازیان لە ناوچەیەکی کشتتوکاڵیەوە بۆ ناوچەیەکی پیشەسازی بە جۆرێک لە ئێستادا زیاتر لە 150 کارگە و کۆمپانیای وەبەرێنانی گەورە و بچووکی تێدایە کە زۆرێک لە کارگە گەورەکانی پیشەسازی قوڕزدارەی میکروسان لەم سنوورەدان. ڕزگار جەبارێن ئارتی ناحیەی بازیان.